سڵاوی خواتان لێبێ لە ئەڵقەم زارەماندا باسی زمان دەکەین چۆن چۆنی ئینسان بتوانێت ئەو پارچە گۆشتێکەوە خی گەورە پێی بەخشیوە لە نێو دەمیدا بەکاری بێنێ بۆ شتی باش بەکاری بێنێ لە سنووری خۆی بەکاری نەهێنێت لە تەداخولکردن بۆ ژیانی خەڵکی بەکاری نەهێنێت بۆ دووبەرێکی نێوان خانەوادە و برادەر و هاوڕێ و دۆست و دوژمن بتوانێت ئەو زمانە بەکار بێنێ لە تاکە و لە خێر و لە شیرینی بەکاری بێنێ دەبینی ئێستاکە لە سەردەمی ئێستاکەماندا زۆربەی کێشەکان شەڕ و کێشەی نێوان دوو برادەر شەڕ و کێشەی نێوان دوو خێزان شەڕ و کێشەی قەوم و عشیرەتێک شەڕ و کێشەی دوو شەریک لە کارکردن هەمووی بەهۆی ئەم زمانەوەیە لە کۆتاییدا مەسەلەن حەلی مەوزوعەکە هەر دەکەن بەڵام نەیانتوانێت ئەو زمانە بەکار بێنن بە زمانێکی شیرن بتوانن حەلی کێشەکە بکەن لە کۆتاییدا کێشەکار حەل بووە بەڵام بۆچی لە سەرەتاوە زمانێکی شیرنت بەکار نێهێناوە بۆی بتوانانی کێشەکە حەلکەی بۆی ئەو وتەی کە لە ناو زمانت دەردەچێ وتەیەک بێ کە دڵی کەسی بەرامبەری پێنێ ئێشێ و عەزێت و ئازارێک لەسەر دڵی بەجێنە هێڵی ئەو چەکەی کەواخوای گەورە پێمانی بەخشیوە لە ناو دەممان کە زمانە دەبێ بزانین چۆن چۆنی بەکاری دێنین باشە بۆچی ئەو زمانە دەتوانین وشەی باش ڕاست پاک ڕێک بەکاربێنین بۆچی ئیلا دەبێ پەنا بینە بەر بوهتان و درۆ و غەیبەتکردن بۆچی ئیمامی بەکر دەفەرموویە تاکە شت کە بەڕاستی پێویستی بەبەندکردنە زمانە ئینسان ئەگەر بێت و زمانی خۆی بگرێ لە قسەی خراپ لە قسەی ناشرین ئەو هەموو کێشە و مەشاکلێکە ئێستا ڕۆژانەمانی هەموو لەسەر قسەیەکە دەرچووە هەنێزار قسەوەکو تیرێکە کە لەکەوان دەرچوو ناگەڕێتەوە ئەها بمبورە ئەها نەمزانی نا کۆنتترۆلیکە قسەکە جوان جوان بیری لێ بکەوە قسەیەکی کوردەواری خۆمان هەیە کە دەڵێ ئەو قسەیکەوە دەیکەی پێشەوەی بیکە حەوت جار بیکوڵێنە و دووبارێکەوە لە ناو مێشکت ئەگەر قسەکە ڕێک و باش بوو ئەنجابی بێژە ئەگەر قسەکە جوان نەبوو مەی بێژە باڵکو بینێژە هەر مەیکە زۆر ئافرەتمان هەبووەکەوە بەهۆی قسەیەکی ناخۆش بەرامبەر مێردەکەی گەیشتۆتە ڕادەی جیابوونەوە زۆر پیاومان هەبوو بە قسەی ڕق و ناخۆش بەرامبەر خێزانەکەی دڵی لێشکا و ئیتر داوای جیابوونەوەی کردووە ئەشە خۆ کێشەکانی خێزان ئەوەندە گەورە نییە کە بە قسەیەکی شیرن حەل نەبێ ئەو تە شیرنە کە لە دەرەوە لەگەڵ خەڵک بەکاری دێنی تۆی پیاوی پەڕێز تۆی ئافرەت دەتوانێت ئەو زمان شیرینە لە نێوان خۆتاندا بەکاری بێنی باوەڕم پێ بکە مەرج نییە پارە دڵخۆشی نێوان خێزانەکان بێ لەوە دڵنیاتان دەکەمەوەکەوە دڵخۆشی نێوان خێزانەکان لە زمانی شیرین و لە قسەی شیرنە دەتوانی بە زمان شیرینی بە قسە ڕاستی و پاچەکەت هەموو کێشەکان چارەسەر بکەیت و بێ ئەوەی لە حەقیقەت و لە ڕاستیەکانش لاب دە یعنی پێویست نەکە تۆ درۆ بۆ کەسێک بکەیت بەس بۆ ئەوەی دڵی خۆش بکەیت نەخێر دەجێڕنەوە کاتی خۆی پاشایەک خەو دەبینێ ئیدی بەیانەکەی زوو پێشەوەی نان بخوا فەرمان دەکات زوو بانجی خەولێک دەرەوەیەک بکەن خەولێک دەرەوەیەک دێت بەڵێ پاشا خێرچی بووە دەڵێ ئەم شەو لە خەوندا بینیم هەموو ددانەکانم هەڵدەوەرین و دەکەوتنە خوارەوە خەولێک دەرەوەکەش گوتی پەنا بخوا پەنا بخوا پاشا تۆقی وتی چی بووە مانای خەوەکە چییە وتی پاشا منداڵ و خێزان و دایک و باوکت هەمیان لە پێش چاوی تۆ دەمرن پاشا تووڕە بڕەنجی تێکچوو وتی تو کەی خەولێک دەورەوەی بە پاساوانەکانی گوت دەریکەن سزنیکەن عقوبەیەکی باشی بدەن ئەگەر لە ئیشەکەی خۆت باش نازانی بۆچی لە خۆ تۆ قسە دەکەی داوای کرد کەسێکی تر بێ کە خەوەکەی بۆ لێکداتەوە بانجی زانایەکیان کرد کەسێکی زۆر عاقڵ و تێگەیشتوو بۆی جەڕاو دووبارە گوتی لە خەونمدا دانەکانم هەڵدەوەری لێ دەبەوە بەڵام بەترسەوە خەوەکەی دەجێڕاوە ئەم زاریان پاشا خەولێک دەرەوەکەوتی مژدەت لێوێ پاشا باشترین خەونێکی زۆر خێر وتی چی بووە ماناکەی چییە خەونێک دەرەوەکەش گوتی ئەوە ینی تۆ تەمەنت ئەوەندە درێژ دەبێ پاشایەتی هەر بۆ خۆت دەمێنێتەوە تەمەنت لە هەموو ماڵ و منداڵەکە درێژتر دەبێت پاشایەتی هەر بۆ خۆت دەمێنێتەوە پاشا دڵی خۆش بوو دەموچاوی گەشاوە داوای کرد کە خەڵاتێکی باشی ئەو خەونێک دەرەوە بکەن خۆگەر سەیری خەوەکە بکەین هەردووچی هەر یەک مانای هەبوو هەر ماناکەی ئەوەیەکەوە پاشا تەمەنی درێژ دەبێ ماڵ و منداڵەکەی هەمووی دەمرن بەڵام ئەو حەکیمە ئەو خەون لێک دەرەوە زیرەکە توانی خەوەکەی بە شێوەیەکی ئەوە بۆ لێک بداتەوە کەوە نەخۆی زەرەر بکە و دڵی پاشاش خۆش بکە و ڕاستیەکەشی هەر پێکوت لە کۆتاییدا پاشا تەمەنی درێژ دەبێ ماڵ و منداڵەکەی دەمرن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە کە ئیمامی ئەحمەد و ترمذی بۆمان دەجێڕنەوە دەفەرموویە کە ئینسان بەیانیان لە خەو هەڵدەستێ
جەستەی هەموو هاوار دەکا هەمووی فەرمان بە زمان دەکە زمان ئاگدار بە لەخوا بترسا زمان خۆت بگرە زمان لە کێشە و مشکیلە بە دوورمان بکە زمان ئاگدار بە لەخوا بترسا هەموو شتێک مەڵێ هەموو شتێک دەرمە بڕە زۆر گرینگە کە ئێمە بزانین لە چ کاتێک قسە دەکەین لە چ کاتێ پرسیار دەکەین لە چ کاتێ زمانمان دێتە گۆ من حسن الئیسلامی مەڕئی تەرکوه ما لا یعنی واتە یەکێک لە ڕەوشتە جوانەکانی ئیسلام یەکێک لە ڕەوشتە جوانەکانی ئینسانی مسلمان ئەوەیە کە پرسیارە لە شتێک نەکە کە تەداخولی شتێک نەکە کە پەیوەندی بەوە نیە ئیتر پێویست ناکە تۆ قسە لەسەر هەموو بابەتێ بکەیت بابەت وەرزشیە پەیوەندی بە تۆ نیە قسەی لێ مەکە بابەت سیاسیە پەیوەندی بە تۆ نیە قسەی لێ مەکە بابەت تەندروستی کە شارەزای لێنە قسەی لێ مەکە پێویست ناکە لە هەموو بابەتێک پرسیار بکەیت لە ژیانی هەموو کەسێ بزانی لە کێشە و گرفتاری و مەشاکل لە ڕۆژانەی هەموو کەسە نزیک و دوور و هاوڕەکانت بزانی پێویست ناکە دەجێڕنەوە جارێک یەکێک لە ئیمامە بەڕێزەکان لە مزگەوت دەبینی یەکێک زۆر بە بێتاقەتی دانیشتووە نە ڕۆژێک نە دوو ڕۆژنە چەند ڕۆژێک هەردێتەوە بە بێتاقەتی دادەنشێ نوێژ دەکەوت دوعا و زیکر دەکەوە لە شوێنی خۆی دادەنشێ بە بێتاقەتی کز و لاوەس ئیمامەکە دەتێتە لای زۆر لێ دووبارە دەکات و چیتە بۆ بێتاقەتی ئەوی شەرم لە ئیمامە بەڕێزەکە دەکات کە پێ بڵێ عزت نەفسی خۆی هەیە ئیتر ئیمامەکە وازی لێ نایەنێت تاوەکو کێشەکەی خۆی پێ دەڵێ کێشە چییە دەڵێ چەند مانگێکە بێ ئیش و کارم ماڵ و منداڵەکەم هیچ نییە بیخۆ لە هەمان کاتدا 300 درهەمیش قەرزارم کە بە پارەی ئەو کاتی زۆر بوو ئیش و کارێکم نییە ماڵ و منداڵەکەم برسید ئەو کەسێکەوە قەرزاریشە مۆڵەتەکەی لە کاتی خۆی تێپەڕیوە نازانم چی بکەم یا ئیمام ئیدی ئیمامەکەش کە ئەوە سێری دەکە دوعای خێری بۆ دەکا بەڵام ئیمامەکە زۆر بەسەر خۆی دادەچێتەوە وای زانی نەخۆشیە یاخود کارێکی بەسیتەکەەوە بە دۆتوانێت ئەو یارمەتی بدە ئەو ئیمامە تاوەکو یەک هەفتە نایەتە مزگەوت دەرسوانەکانی هەموو ڕادەگرێ دەچێ ئیش دەکا ئیتر کرێکاریە و هەر ئیشێکەوە ئەو کاتی هەبووە دەیکە تاوەکو 300 درهەمی کابراکە پیا دەکا دەیداتە کابرا دەڵێ بڕۆ قەرزەکەتی پێ بدەوە و ئیتر دەست بە ئیش و کار بکە و ماڵ و منداڵەکەی خۆت بەخێ بکە قوتابیەکان وتیانیا ئیمام تو بۆچیە لە خۆتۆ خۆ قەرزە لەسەر شانی تۆ نەبووە بۆچی یارمەتیت دا گوتی من تەداخلی ژیانی ئەوم کرد تەداخلی کێشەکەیم ئەوم کرد پرسیارم لێ کرد ئەگەر من نەتوانم یارمەتی بدەم بۆ پرسیارم کرد بۆ تەداخلیم کرد دێ حتمما کە تۆ پرسیار لە ئەحواڵی کەسێک دەکەی بانیەتت ئەوە بێ کە یارمەتی بدەیت نەوە کە لە خۆتۆ تەداخلی ژیانی بکەیت ئەوە کێشەکەم وایە نەخۆشەکەم وە ئەو وڵا خزمێکی ئێمە ژارەوە نەخۆش بوو وڵا کەسێکی ئێمە ژوای لێ هات و واچ و نەخێر ئەگەر پرسیاری لێ دەکەی نیەتە بێت یان دوعای خێری بۆ بکەی یاخود یارمەتی بدەیت هەڵمەدا هەرە شتێک بزانی کە پەیوەندی بە تۆوە نییە لەبیر مەکەن یەکێک لە ڕەوشتەکان ئەوە بوو کە باسمان کرد واز لە شتێک بێنی کە پەیوەندی بە تۆوە نییە ئیبن قەیمی جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرموویە زۆر سەرسامم بە کەسانێک کە دەستیان لە حەرام دەپارێزن قاچەکانیان دەپارێزن لە چوون بۆ شوێنی خراپە چاوەکانیان دەپارێزن لە نەزەری حەرام بەڵام تا ئێستا کە نایانتوانیوە زمانی خۆیان بگرن و بەندی بکەن لە غەیبەت و لە قسەی خراپ و لە قسەی ڕق و ناشرین ئێمە ئینسانی ئیماندار پێش هەموو شتێک کە خۆمان پاراستووە کە ناچینە شوێنی خراپ کەوا دەستمان بۆ ماڵی خەڵک نابێت خۆشیشە بتوانین کە لە ماڵەکەی خۆمان دانیشتوین ئەو زمانەش ئاگامان لێبێ لە شتی باش بەکاری بێنین لە قسەی باش واز لە تەداخلکردنی ژیانی خەڵک بێنین کورداواری خۆمان قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ قسەی خۆش لە بەهەشتەوە هاتووە معنای چییە ئەو قسەیە یعنی تۆ بەو زمانە خۆشە و قسە خۆشە دەتوانێت دڵی کەسی بەرامبەر ئەوەندە خۆش بکەی وا هەست بکەکەوە قسەکانی تۆ لە بەهەشتەوە هاتووە دەی با زمانمان شیرین بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێ کەلیمەة طیبەتی سەدەقە واتە قسەیەکی خۆش و شیرن چاکەیە ئەگەر پارەت نییە خێر و چاکە بکەی هەر با قسەت شیرن بێ خۆشان هەر خێر و چاکەیە با تەداخلی ژیانی کەس نەکەین زمانمان هەر لە خۆیەوە پرسیار لەسەر ژیانی هەموو خەڵکی نەکات قسەیەکی خۆشەیە چیرۆکێکی خۆشەیە دەڵێ کابراایەک تەداخلی هەموو شتێکی دەکرد پرسیاری لەسەر هەموو شتێک دەکرد ئیدی خەڵک بێزار بوو وتیان کاکە وەرە 9 ملیۆنت دەدەینێ بەس چیتر تەداخلی ژیانی کەس مەکە و پرسیاری ژیانی کەس مەکە وتی کاکە تا وعد بێ لەو دەقێت تەداخلی ژیانی کەس ناکەم بەس یەک پرسیارمی وتیان سێکتی باشە ئەینیوەکەی تر دەدەنە چێ بۆیە بەڕێزان قسەیەکی کورداواری خۆمان دەڵێ بە قسەی خۆش مار لە کونێ دێتە دەرەوە بەڕێزان ئینسان نەگۆشتی دەخورێ ناوە پێستەکەی ئیسفادەی هەیە بۆیە با زمانمان شیرن بێ تا کەشتەکەوە کەسی بەرامبەرمان ئیسفادەی لێ بکە زمانە شیرنەکەمانە بۆی باو چاکەی لەگەڵ دەوروبەرەکانمان بکەین زمانمان شیرن